هاوشێوەی تەواوی شارەکانی هەرێمی کوردستان حیزبە ئیسلامیە چەکدارەکان ڕۆڵێکی بەرچاویان لە خەباتی چەکداری و ڕزگارکردنی شاری کەرکووک لەژێر دەسەڵاتی ڕژێمی بەعس هەبووە و بەشێک لەو پێشمەرگە ئیسلامیانەش کە لەو ڕێگایەدا شەهید بوون تا ئێستا تەرمەکانیان نەدۆزراوەتەوە. سەردانی ماڵی شەهید عەبدولکەریم ئەحمەدم کردووە لە گەڕەکی شۆڕیجا. وێنەی باوکە شەهیدەکەیمان نیشان دەدات کە لە پێش ڕاپەڕینە مەزنەکەی ساڵی 1992ەوە پەیوەندی بە ڕێخستنەکانی بزوتنەوەی ئیسلامی ئەو کاتەوە کردووە. وەک هێمن بۆمان دەگێڕێتەوە باوکی لە ڕاپەڕینەکەی 91 دەورێکی باڵای هەبووە، بەڵام بەهۆی خیانەتی هێزە کوردیەکانی دیکەوە لەلایەن ڕژێمی بەعسەوە لە مەعەسکەر خالید ئابلۆقە دەدرێت و تا ئێستا تەرمەکەی نەگەیشتۆتەوە دەست کە سوکارەکەی. ڕاستەکەی باوکم ئەو کاتە کاتن لە کەرکووک بوون لە ماسکەر خالید لە شەڕەکەی ماسکەر خالید بەشدار بوون، خۆی چەند هاوڵێ بوون لەوێ بەشدار بوون و ئاگادار نەبوون کە ئەوانەی پشتیانەوە پارتیوێکێتی بڵێن سەحبیان کردووە، بۆیە لەلایەن ڕژێمی بەعسەوە تۆق کران. سەردانی ماڵی یەکی لە شەهیدەکانی هێزی کەرکووک لە قەزای چەمچەماڵ دەکەم کە لەگەڵ پۆلێک لە هاوسەنگەرەکانیان لە کاتی جێبەجێکردنی یەکێک لە فەرمانە سەربازیەکان گیان لەدەست دەدەن. خێزانی شەهید سەید عەتا ئەحمەد چیرۆکی چەند ڕۆژێکی پێش شەهید بوونی هاوسەرەکەی و خودی ڕووداوەکەمان بۆ دەگێڕێتەوە. ئیتر ئەوە بوو سێم ڕۆژی جەژن کە 11 نەفەر بوون لە گردی گۆ بە سیارە وەرگەڕان کە 9 نەفەریان هەل بڵین ئەمری خۆیان کرد، خۆی گەورەمیان بە شەهید قوبوڵ بکە. لەو 11 نەفەرە تەنها 2 نەفەریان ماوە ئێستا. مێردەکەی من لە هێزی کەرکووک بوو، براکانم عینەن لە هێزی کەرکووک بوون کە ئۆردوگامان کرد کە لە ئۆردوگا کەوێتە ئێرانەوە، دوایی کە هاتینەوە دیواتینە خوورماڵ و لە دوای ئەوەی بەڕاستی ئەو ڕۆژەی کە لە قەبرستان ئەوانیان ناشت ئیتر بڵێم بە تاریخ شتیوانە بۆ ڕەنگە ئەوانەی لەوێ بوو بێتن بزانن. ئەو هەر مامۆستایەک لەو مامۆستایانی خۆش ئەویست مامۆستا عەلی باپیر بگرە، مامۆستا ئەو زەمەنە کرێکار بگرە کە سەحوەکە هەمووی یەک بوو، مامۆستا ئەرسەلان بگرە کە خۆشەویستی وتاری ئەوان لە هەر شوێنێ بواە ئەوایە پێی بگەیشتایە کە ئەوان لە شوێنێک وتاریانە بواە هەر هەمووی لەسەر قەبرەکەی وتاریاندا. وتم ئەو ئاواتی ئەوە بوو لێرەیە هەمووی لەسەر قەبرەکەی حازر بوون و لە ناشتنی ئامادە بوون. یەکێک لە پێشمەرگەکانی ئەو کاتی بزوتنەوەی ئیسلامی و کۆمەڵی دادگەری ئێستا باس لە ڕۆڵ و جوامێری هێزە چەکدارە ئیسلامیەکان لەو قۆناغە دەکات و دەڵێت دەورێکی باڵایە لە ڕزگارکردنی شارەکان و بەتایبەت کەرکووک هەبووە. کاروانی ئیسلامی وەکو باقی شارەکانی تر لە کەرکووکیش لە مێژە بنچینە و بناغی داناوە. ئەو سەردەمەی کە حیزبەکانی تر مەسەڵ مەڵین جموجۆڵی سیاسیان لێرە هەبووە، بە تایبەتی ئەو سەردەمە تاوان بزوتنەوەی ئیسلامی نەبووە، پەیوەندی ئیسلامی بووە بە سەرۆکایەتی جەنابی مامۆستا شێخ محەممەد بەرزنجی. دیارە لە کەرکووک و لە شارەکانی دەوروبەری وەکو دووس خورمات و وەکو قەزا و نەحەیەکان ترشی ئەمانە خەڵکی ئێمەیتیا بۆ وەکو ئیسلامی. ئێستاش ئەو خەڵکانە هەندێکیان لە ژیانە ماون و هەندێکیان دوایی پەیوەندیان بە ڕێزەکانی بزوتنەوەی ئیسلامی و کردووە، دیارە هەندێکیان شەهید بوونەوە، هەندێکیان لە ژیانە ماون تا ئێستا. لەوانەی کە ماون مامۆستا محەممەد ستار ئێستا لە شاری دووز ماوە لە ژیانە، و لەوانش کە شەهید بوونە مامۆستا کاگ سەمیر کە بنەماڵەیەکی تێکۆشەرن لەم شارەیە و سەردەمی بەعس بەڕاستی نەهامەتی و دەردەسەری زۆریان جێشتووە و زۆر جار لە ترسی ئەمن و ئیستیخباراتی ئەم شارە ماڵیان کامل چۆڵ کردووە و ئاوارەی شوێنەکانی تر بوونە. دوای دیارە لەگەڵ مامۆستا عەبدولستار مەجید کە پێشتر وەزیری کشتوکاڵ بوو، دوایی سەرۆکی لیستی کۆمەڵ بوو لە پەرلەمانی کوردستان، لەگەڵ ئەوە بوو شەهید بوو لە کەرکووکە و هەروها مامۆستا شەهید وریە کە کاتی خۆی لە شەڕی ناوخۆیان بەداخەوە شەهید بووە. ئەم پیاوە بەڕێزانەوە خەڵکی تریشمان بەڕاستی لەم شارەیە دەوریان هەبووە، کاریگەریان هەبووە، بە تایبەتی لە سەرەتای نەوەتەکانە کە بزوتنەوەی ئیسلامی و ئیتفازەکە ڕووی داوە، شاری کەرکووک ئازاد کراوە. ئەو سەردەما دیارە بزوتنەوەی ئیسلامیش ئەو کاتە بە قوواتێکی باشەوە هاتۆتە ئەم شارەوە و خەڵکی لێرە پەیوەندی بە بزوتنەوەی ئیسلامیەوە کردەوە، لە شارەکانی تریشەوە خەڵک هاتوونە بەرەو ڕزگارکردنی شاری کەرکووک.
جگە لەم چیرۆک و داستانانە کۆمەڵی دادگەری کە درێژکراوەی بزنەوەی ئیسلامی ئەو کاتە خاوەنی دەیان چالاکی چەکداری و سەربازی دیکەیە و پاڵنەری سەرەکیشی ئاینی ئیسلام و خۆشەویستی بۆ خاک و ئاوەکەی. وشێر محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.